نەفعی بێ بەجێش بێڵن تا 100 ساڵ. بەهۆی ململانەی ناشرینی پارتی و یەکێتی لە ناحیەی قەسرەی سەر بە ئیدارەی سۆران لە پارێزگای هەولێر ڕێگەیەک نیوەی قیرتاو دەکرێت و نیوەکەی دیکەشی جێ دەهێڵرێت. بەجێهێشتنی 150 متری و ڕاگررتنی ئەو 150 مترەی شتێکی بێمانەیە بەڕاستی. سیامەد عەلی دانیشتووی گەڕەکی بەری مەیدانە لە ناحیەی قەسرێ دەڵێ 150 متر ماوە لە گەڕەکەکەیان قیر بکرێت. دەڵێ ئەوەندە ناهێنێت حکوومەت هەندا هێنان و بردن دەکات. بێگومانەگە هۆکار نەبیە دیە ئەو هەموو بکرێت 150 متر ببینیتەوە شتێکی جوان و ڕەوایە. وەڵی داواکارنەوەیە ئەو 150 مترەی کە مایتەوە زۆر 150 متریش نابی کە ڕاگیرایە سەبەبەکەی دوێنێ هاتن ئەو مەکاینیانیان هینا ئێرە گوتیان کاکەلۆەکەین دڵن پێخۆش بوو. دوای شەوێدی گوتیان کاکە بەخوای نایکەین ئاڕاگیرایە هەتا ئەو کۆمنتۆ کەناڵانەی هاتیینە هەمووی ڕژ نەکەنەوە ڕای نەگرن هێبرامە خۆ بەرپرسی کەناڵان نینە. بەرپرسی کەناڵ چین کەناڵان ڕشکەینەوە کەناڵ هاتینەوە پرسیاریان کردیەوە مەجواب ناداینەوە. ئیدیش ڕاگررتنی 150 متری ئەوەی نییە ئەو هەموو بینەو بەرە و ئەو هەموو ئەوەی بەو خەڵکەیەکەن بەڕاستی. هۆکار ئەگەر هۆکار نەبی بێگومان ڕناگیری ئەو 150کە بڕیاری شیلۆ دەرچوو جارە دی بڕیارەکە لەغوە بووە. حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم دوای 33 ساڵ حکومڕانی پڕگەندەڵی و کەمتەرخەمی لە کاتی هەڵبژارنەکان قیرتاوکردنی چەند شەقام و گەڕەکێک وەکو دەستکەوت بە هاوڵاتیانی دەفرۆشێتەوە. پەیام لە بەدواداچوونی گرفتی هاوڵاتیانی گەڕەکی بەری مەیدان لە ناحیەی قەسرێ پەیوەندی بە بەڕێوەبەری ناحیەی قەسرێوە کرد. بەڵام ناوبرا و ئامادە نەبوو لێدوان بدات. پەیام زانیاری دەستکەوتووە بەرپرسانی ناوچەکە ئەو 150 مترەی لە گەڕەکەکە ماوە وەک سزا و کاردانەوە بەرامبەر دانیشتوانی گەڕەکەکە کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان نیشانیان داوە قیرتاو ناکەن. ئەمە بەرهەمی دوای هەڵبژاردنە. دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان گەیشتۆتە ئاستێک لە پێشکەشکردنی خزمەتگوزاری جیاوازی لە نێوان هاوڵاتیانی بکات. لێرە لە گەڕەکی بەرمەیدان لە ناحیەی قەسرێ گەڕەکەکە تا ڕادەیە قیرکراوە بەڵام چەند سەد مەترێکی ماوە وەک هاوڵاتیانی ناوچەکە دەڵێن بە هۆکاری سیاسی لێرە وەستێنراوە. ئازادۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی قەسرێ لە دەڤەری باڵەکایەتی.